فصلێکی تایبەتی داناوە ئەفەرمێ فصل في أن التفكر في ذات الله ممنوع منه بیرکردنەوە لە ذاتی خوا خودی خدا جل جلاله ئەفەرمێ ممنوع أو نابێت. پێشتر ئەفەرمێ باسمان کردووە کە پێغەمبەریان صلى الله عليه وآله وصحبه وسلم فەرموویەتی تفكروا في آلاء الله ولا تفكروا في الله بیرکەنەوە لە ئالاء و نیعمەتەکانی خوا بیر مەکەنەوە لە ذاتی خدا. ئەم فەرمایشتە ئەگەرچی لە ڕووی سەنەدەوە ضعفێکی تایە بەڵام زانایان زۆر کردیانە بە ئیستیشهاد کە بیرکردنەوە لە ذاتی خوا جل جلاله ممنوع أو نادروستە. بۆیە ئەفەرمێ فالتفكر في ذات الله سبحانه ممنوع منه بیرکردنەوە لە ذاتی خوا و شێواز و کەیفەتی خوا جل جلاله عقوڵی بچووکی ئێمە تحملی ئەمە ناکە. ئەفەرمێ وذلك أن العقول تتحير في ذلك تووشی حەیران سەرگەردانی ئەبێ هەر تێناگا لە ذاتی خوا جل جلاله. بۆیە فإنه أعظم من أن تمثله العقول بالتفكر زۆر خوا لەوە عەظیمترە کە فکری ئینسان تصوریکە. طبعا ئێمە لە زانستی لۆژیک و منطقە دوو بەشە هەموو لە زانستی لۆژیک و منطق بەشێکی بریتیە لە تەسەوڕات بەشێکی بریتیە لە تەصدیقات. تەسەوڕات واتە ئەو شتانەی کە لە زیهنی تۆیە تەواجودیان هەیە ئەگەر شتێک لە زیهنی تۆیە وجودی نەبێ ناتوانانی بە هیچ شێوازێک تەسەوری ناکەی پێت تەسەور ناکرێ. بە نمونە ئەگەر بە هەر کەسێک بڵێ ئەگەر بە حیاتی خۆی منارەی نەبینی بێ نەشی بیست بێ بڵێ منارە تەسەوری منارە ناکە یعنی منارە چییە لە زیهنی ئەمە هیچ خاڵیە کە تۆ بۆی نزیک ئەەکەیتەوە ئەبێ کۆمەڵە معلوماتی بێتێ کە نزیک بێ. ئەڵێ منارە لە خشت دروستەکرێ وەکو داری چنار بەرزە تۆزە تەسەوراتی وە دروست ئەەکەی. لە مەسەلەی ذاتی خوایە جل جلاله هیچ تەسەوراتێ بە ئینسان بە عەقڵی ئینسانە نایە. مەسەن باسی علمی خوا ئەەکەی بە چ علمێ ئەی پێوی ئەتێ بە علمی خۆت بی پێوی علمی قاسری ئینسان ئەتەوێ باسی بینینی خوا بکە ئەتێ بە بینینی خۆت کە بینینێکی کورت و کەم نەبچوو کە بینێن نە گەورە ئەبینە نە دوور نە نزیک هیچ نابینێ. ئەسڵەن لە علمی خوایە تۆ لە هەموو علمی تۆ زەمن چواردەوری گرتووە علمی لەمە دوا نازانی علمی لەمە پێش تۆزێک ئەزانی هەر زۆ کۆن بێ لە بیر دەچێتەوە نازانی. ئەی علمی خوا جل جلاله مطلقە زەمن تەسەوری تیا ناکرێ. ئەسڵەن علمی خوا زەمەنی دروست کردووە نەک علمی خوا بەشێ بێ لە زەمن. بۆیە تۆ نازانی چۆن تەسەوری کەی تەسەور پێ ناکرێت. تەسەور کە ئەگەر ئینسانێک بە حیاتی خۆی شووتی نەخواردوێ بتەوێت تعریفی شووتی بۆ بکەی چۆن تێبگەێنی شووتی چییە هەنی وەرە بیرکەرەوە تۆ خۆت ئێستا بێنە لە پێش چاویەوە کە ئەتەوێت تعریفی شووتی بکەی بۆ کەسێک کە دەرکی پێ نەکردو قەت ناتوانانی. ئەگەر چەند ساڵێک لەمەوە پێش بە ئێمەیان بوو وتیان سندی شتێکە ئەو سندی چییە ئەو وەکو پرتەقاڵە تۆزێک گەورەتر بەس پرتەقاڵە هاتە زیهنێ زیاتر ئەو زەردە چۆن ئەبێ ئەخە زەرد بێ ئەی ناوەی چۆنە تەسەوران ناکرێ. بۆیە ئینسان سبحان الله لە مەسائلی تەسەوراتە ئەبێ شتەکانی دەرک کردبێ دەی دەرکی ئینسانیش بچووکە یەک تۆز دەرکەکە لەولا دەرک ناکە ئیتر چۆن بیر لە خوا بکاتەوە. ئەخر عقول ئێمە قاسیرە ناتوانێت دەرکی هیچ حەقیقەتێ لە حەقائقی کونهی ذاتی ئیلاهی بکە. دەی مادام بە هیچ شێوازێک نابێ بیر کاتەوە تەفەکوری لەسەر ذاتی خوا بێ. مەسەلەن وەڵا ئەبێت چاوی خوا چۆن بێ مەسەلەن ئەگەر بیر کاتەوە مەسەلەن لەمە ئەگەر دروست بێ بڵێن خوا جل جلاله چاوی هەیە باشە بینین ئێمە تەسبیت ئەکەین بەڵام ئایا مەسەلەی خودی چاوەکە لە عەقیدەی ئیسلامیە ئایا تەسبیت ئەکرێ ئایا چاوێک تەسبیت ئەکرێ دوان چەند چاوێک ئەعیون بۆ خوا بەکار هاتووە نازانین ئێمە هیچ عەقڵمان متحەیرە یعنی کامە زۆر عەقڵی زۆر کولی و گەورەیە لە خواناسی عەقڵی کولە ناتوانێت دەرک ناکە ئیدراک ناکە. بۆیە مەمنوع بە هەموو شێوازێ بیرکردنەوە لە خودی خدا جل جلاله